داواکارین لەبەرەوەی برینی هەڵەبجە، لەبەرەوەی زامی هەڵەبجە، لەبەرەوەی خەمی هەڵەبجە خەمێکی هەرە گەورەیە لە کوردستان لە هەر چوار پارچە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەبێ زیاتر بە تەنگمانەوە بێ، زیاتر بە تەنگەوە هاتنی هەڵەبجەیەکان زیاتر بە تەنگەوە هاتنی خاشی کوردستان و برینی کوردستانە، چونکە هەڵەبجە نەک کورد و چوار پارچەکە مێژووی مرۆڤایەتی قەرزارێتی. بۆ ئەمە بەستە داوامان لەوەیە ئەو ڕێکارە یاسایانەی کە پەیوەستن بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پارێزگابوونی بە زووترین کات بێتە بواری جێبەجێکردن و داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بە هاوکاری لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵ کەیسی بە پارێزگابوونی هەڵەبجە بە تەواوی بەرجەستە ببێ. یەکێ لەو خاڵانە و لەو داوانەی خەڵکی هەڵەبجە ئەوەیە کە پێویستە حکوومەت هەر چۆن بەدەم داوای کەسوکاری کیمیاباران، برینداران، منداڵانی ونبوو تاقانەکانەوە چووە بە تەواوی بە دەمیانەوە بچێ و گوێ لە معانات و خەمیان بگرێ و چی لە توانای مادی و معنەویان هەیە بۆیان جێبەجێ بکات. خاڵی دووەممان بریتێ لەوەی هەڵەبجە بە بڕیارێک بۆ بە پارێزگا کە ئیسیسنای بۆ کراوە کە ئەمە جێی تەقدیرە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ سەرجەم کابینەکان، بەڵام پێویستە ئەم هەڵەبجەیە لە باتی ئەوەی دانیشین بە دیار میلاکە کۆنەکەمانەوە کە 100 کەس یا 200 کەس بووە پێویستە لا لە دەرچوانی پەیمانگا، دەرچوانی ناوەندی، ئامادەیی، زانکۆ و بگرە چەندین کەسمان ماستەری هەیە لەم شارە تاکو ئێستاچێ نە دامەزراون نە گرێبەستیان بۆ کراوە. دامەزراندن و گرێبەستکردنەوە بۆ پارێزگای هەڵەبجە هەلی کارە ڕەخسێنێ با بڵێن دەستی ئاوەدانی زیاتر ئەڕەخسێنێ بۆمان.